گفتوگۆی زیاتر لەم بارەوە دەکەم بە تایبەت لە دوای هەڕەشەکانی داعش کە دەڵێن ئاوی ناوەڕاست و خواروی عێراق سەرچاوەکانی ئاو ژەهراوی دەکەن ئەمە دڵە ڕاوکێکی زۆری لای دانیشتوانی عێراق دروست کردووە. بەڕێز لیۆ عەبدولخالق تەلعەت نوێنەری وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە لە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق میوانی منە کاک عەبدولخالق زۆر بەخێر بیت. ئەم هەڕەشانەی داعش جدین یاخود با بڵێم لایەنە پەیوەندیدارەکان بە جدی وەریان گرتووە؟ بەڵێ بەتاکید پێشتریش لەو بابەتە دیسان چەندین جار باسمان کردووە لێرە کە هەرشەکانی یان هەرشەکانی داعش تاکو ئێستا لە عێراق بەردەوامە و بە تایبەتی ئەوەی کە لە راپۆرتەکەش باسی کرد لە ناوەڕاستی عێراق و تەکید دەکرێتەوە کە شوێنەکانی تریش ئەوەی کە ئێستا باسی دەکرێت هەڕەشەی لەسرە لێرە بەس باسی سەرچاوەکانی ئاوتان کردیان بڵێن سەرچاوە گرنگەکانی کە وەکو ئەو شوێنانی ئاوی لێ چا دەکرێت تەنها ئەوێ نییە بەڵکو وێزگەکانی کارەباش ئێستا هەرەشەی لەسرە بە تایبەتی لە ناوەڕاست و خواروی عێراق بۆیە فەرماندەی هێزا و بەشەکانی عێراق باوبەشی لەگە وەزارەتی ناوخۆ خەریکن هێزەکانیان دابەش دەکەن لەو شوێنانە بتوانن ئەو شوێنانە بپارێزن لەبەرەوەی هێرشەکان لەسەر هەردوو وێزگەی کارەبا و ئاوە هەردووچیان غەزانن لەکوێوە داعشم هەڕەشاناکەن دیارە لەکوێن؟ دیارە ئەو شوێنەی کە ئێستا لە ناوەڕاستی عێراقە وەکو کەرکووک و دیالە و سامەڕا و تکریت و تا دەچێتەوە ئەو شوێنانی لای مەخموور و ئەو شوێنانە هێرشەکانی داعش ئەو ناوچانە تاکو ئێستا ینی بەترسی لەسرە و خەریکە عێراق دەیەوێ هەندێک شوێنیش لە سوورەکانی سووریا و لەو حدودانەش بتوانێت کۆنتترۆل بکاتن بۆ ئەوەی بەپێ ئەو زانیاران ئەوەیە کە لەو شوێنانەش لە سووریاوە بتوانن یان هێزەکانی داعش و هەوڵ دەدەن لە شوێنانەوە داخل بە عێراق بن و جارێکتر مەترسیەکانیان زیاتر بکەن. ینی وا دەبینرێت ئێستا کە کردە تیرۆریستیەکانی داعش لە چاوڕابردوو زیاتر ببێت؟ بەڵێ زیاتر بووە و هەرەشەکانیش زیاتر بوونە بەداخەوە دیسان دەڵێمەوە سستی هێزەکانی عێراق یاخود وەزارەتی بەرگری عێراق بۆ کۆنتترۆلکردنی هەموو ئەو بۆشایە ئەمنیانەی کە لەو ناوچانەی کە باسمان کرد بەردەوام هەیە هەموو ڕێکارە دیسان دەمەوە سەر ئەو دوو لیوای هاوبەشەی کە دروست کراوە تاکو ئێستا هەر تەنها هەوڵ دەدرێ وعدرێ و کە هەموو شوێنەکانیشان تەواو بۆ بەڵام تاکو ئێستا وەکو پێویست وا بڕیارە ئینشاڵڵە لە ماوەکانی زوو داهاتوو بێن ئەو هێزانەش دابەش بکەن ئەوانش بەشێکن لە پاراستنی یان بنبڕکردنی یان گرتنی ئەو شوێن بۆشای ئەمنیانەی کە لێنەوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقەیە کە ئەویش بەشێکە لە هێرش داعش تا چەند سوودی لەو ناوچانە بینیوەکە بە بۆشایی ئەمنی ناویان دەبێت بەڵێ سوودی زۆر لێ زۆر بە ئاسانیش دەبینین ینی ناوە بەناوە گورجی زۆر گەورە لە سوپای عێراق دەدەن لە هێزی حەشدی شعبی دەدەن و ئەوەی کە لە هەواڵەکان باز دەکرێت بەڵام زۆر جاریش ئەوە لە هەواڵەکان دیارە ناخرێتە سەر هەواڵەکان و ناکرێتە هەواڵ بۆ لە خەڵکی عێراق بەڵام هێرشەکان دەتوانین بڵێم 15 ڕۆژ 20 ڕۆژ جارێک ئەو هێرشانە بەردەوامن لەسەر سوپای عێراق و هێزی حەشدی شعبی. ئەی لەبارەی کارابوونی دوو لیوا هاوبەشەکەی نێوان هێزی پێشمەرگە ئەو کارە تەواو بووە بەس حکوومەتی عێراق دیسان بە سستی ئەوە چەندین جارە هەوڵ وا بڕیارەکە لە هەفتەی داهات و لە 15 ڕۆژی داهات و لە 20 ڕۆژی داهات و بەڵام بەداخەوە هەموو کارەکان تەواو بووە تاکو ئێستا نەرمی تێدە دەمێن بەڵام بە تاکید هەر شێوەیەک بێ هەموو کارەکانیان تەواو بووە کە ئەمەش دانانیان و دابەشکردن لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەرژەوەندی ناوچە سنووریەکانە لە بەرژەوەندی خەڵکی فەلاح و خەڵکی کاسبکاری ناوچەکەیە بۆیە بە هەر شێوەیەک ئێمە سەبر دەگرین دەبێ ڕۆژ لە ڕۆژان ئەو بڕیاری کە هەیە جێبەجێ بکرێت ئینشاءالله. باشە کاک عەبدولخالق و ئۆپراسیۆنە هاوبەشانەی ئێستا ئەنجام دەدرێن لە دیالە لە سەلاحەدین لە ناوچەکانی دیکە وەکو کەرکووک تا چەند دەتوانن هەڕەشەکانی داعش کەم بکەنەوە یا تا چەند توانیویانە؟ هێرشەکان ئەو ئۆپراسیۆنە هاوبەشانە بەردەوامن ینی ئەوە ئێستا نوێ نییە بەڵام وەکو پێوی 100% نایانتوانیوە کۆنتترۆلی ئەو شوێنانە بکەن لەبەرەوەی هەندێک شوێن هەیە تا ئێستا سوپای عێراق و هیچ هێزێشتر نەگەیشتە تاو شوێنانە وەکو ناوچەکانی دیالە و قەرەچووخ چای قەرەچووخ هەندێش حەمرین چای حەمرین ئەو شوێنانە تا ئێستا دەتوانین بە عەرەبیکەی بڵێن المناطق المحظورة کە نەسوپای عێراق نەهێزیشتر تا ئێستا نەگەیشتۆتە ئەو ناوچانە و باسانیش ناتوانین کۆنتترۆلی ئەو ناوچانە بکەن. باشە و گوتت کە ئێستا هەڕەشەکانی داعش زیاتر بووە
چی هۆکارە بۆ ئەمە ئایا دۆخی ناوخۆی عێراق یاخودبوونیەوە بۆ هەموو هۆکارەکانی ناوچەکە دەتوانین بڵێن سستی بارودۆخەکەی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە و ئەو کێشانەی هەیە لە ناو خودی عێراقیش و ئەو نەبوونی ئەو هەمانجیە لە نێوان هێزەکانیش هەموو هۆکاری سەرچینەکە بتوان جارش کە داعش باسانی وەرە ینی هێرشەکان خلاص نەبوون ینی ئەوەی دیسان دەڵێمەوە باز دەکرێت لە ڕاگەیاندنەکان شتێکە و زۆر جاریشەیە باز ناکرێت بەڵام مەترسیەکان و هێرشەکانی سەر داعش تاکو ئێستا کۆتایی پێناهاتووە و بەردەوام هەیە بۆیە هەتا ئەو وەسیقەی تەفاهم لە بینی عێراق و ئەمریکا جارێکی تر پێداچنەوەی بۆدا دەکەن لەبەرەوەی سوپای عێراق تا ئێستا نەگەیشتێتە ئەوواستە بتوانانی کۆنتترۆلی هەموو عێراق بکات. دەست خۆش بەڕێز لی عەبدولخالق تەلعات نوێنەری وەزارەتەکانی ناوخۆ پێشمەرگە لە ئۆپراسیۆنەوە بەشەکان سپاسی ئامادەبوونتە.